کەرکووک شارێکی عێراقیە. جەبار قادر ڕایوایە. هەیبەتی حەلبووسی هەڵگیری بیری بەعسە و باوەڕی تەواوی بە تعریب هەیە. لە کاتی هەڵبژاردندا لە کەرکووک ئەم بۆچوونانیان زۆر بەڕاشکاوی و دەست بە کورد ڕادەگەیاند. عەدنان فەیحانیش لە عەسائیبی ئەهلی حەقە کە زۆر ڕازگۆن و قەت نەیاری خۆیان لە دژی کورد نەشاردووەتەوە. ڕکابەرەکان هەمیشە دەڵێت کەرکووک شارێکی عێراقیە، خاڵ سەری دێر. ئەم وتەیەشی لەسەر ڕێگەی کەرکووک بەرەو بەغدا لە زۆر شوێن لەگەڵ وێنەکەیدا هەڵواسراوە. واتە پێویست ناکە هیچ قسەیەکی تری لەبارۆ بکەن و باسی مادەی 140 ئەم شتانە بکەن. جا هەر کوردێک ببێتە جێگری دووەمی ئەم دوو جانەوەرە هیچ لە بابەتەکە ناگۆڕێت. ئەندامانی کوردی ئەنجومەنی عێراق با فڕۆکە هاتوچۆ دەکەن و ئەم شتانە نابینن.